هەڵبەتە دروستبوونی شارەوانی خاڵخاڵان ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2000 دروستبوونی ئەم شارەوانیە زەرور بوو بۆ خەڵکی سنوورەکە، چونکی خەڵکی سنوورەکە خەڵکانێکی کە سوکاری شەهید و ئەنفال کرا و لێ قەوما بوون. شارەوانی خاڵخاڵان پێک دێت لە حەوت بەشەکان پێکاتوە لە بەشی هونەری، خزمەتگوزاری، ئامێرەکان، باخچەکان، ژمێریاری، کارجێڕی. شارەوانی خاڵخاڵان 53 فەرمانبەری هەیە، پێکاتوە لە 21 فەرمانبەری هەمیشەیی و 32 فەرمانبەری. کۆمەڵگەی خاڵخاڵان ئەڕوانێتە سەرزەی بچووک سەر بە ناحیەی شوانە قەزای چەمچەماڵ، یەکێکە لەو شارەوانیانەی کە کەوتۆت جێناکۆکەکانەوە. کەوتنی ئەم شارەوانی خاڵخاڵان بە ناوچە جێناکۆکەکان یەکێکە لە کێشەکان کە ڕوبەڕووی ئێمە بۆتەوە. لە دوای دەست بەکاربوونمانەوە هەوڵمان داوە زۆرترین خزمەتی باخچە و سەوزایی بە سنوورەکە بکەین. ڕێژەی سەوزاییمان زیاد کردووە لە سنووری شارەوانی خاڵخاڵان، نزیکەی 7 باخچە هەیە کە ئەمەش بۆ شوێنی ئیسراحەتکردنی گەنجان و خەڵکی دانیشتوانی سنوورەکەوە. لە ڕووی ئامێرەکانی ئێمە یەکێکن لەو ئامێرانەی کە زۆر خراپن، بەکار نایەن، بەڵام خۆشبەختانە لە دوای ئەوەی کە کۆمپانیای پاکەرەوە لە سنوورەکەی ئامانی گرت، ئێمە ئامێرەکانمان چاک کردەوە و نەمان هێشتووە هیچ خزمەتگوزاریەکی پاکردنەوە لە سنوورەکەیە پەکی بکەوێت. لە ڕووی پرۆژەی خزمەتگوزاریەوە لە دوای دەست بەکاربوونی ئێمەوە چەندین پرۆژەی خزمەتگوزاریمان ئەنجام داوە. یەکێک لە کێشە و گیر و گرفتەکانی ئەم سنوورە لە ڕووی خزمەتگوزاریەوە جووسایدی سناعە بوو. ئەم جووسایدە خەڵکانێکی زۆر، دوکاندارێکی زۆر لەسەر ئەم جووسایدە بوون. خۆشبەختانە لە دوای دەست بەکاربوونمانەوە بە گوژمەی 1 ملیار توانیمان ئەو جووسایدە قیرتاو بکەین بە هەردوو تەبەقەکە، تەبەقەی ستابلایزەر و بانی دەر. پاشان کۆنکرێتکردنی چەندین کۆڵان. لە دوای دەست بەکاربوونمانەوە نزیکەی بای 5 ملیار پرۆژە لەم سنوورەمان ئەنجام داوە. لە بودجێ ئەم ساڵیشە نزیکەی بای ملیارێک پرۆژەمان ئەبێت بۆ خزمەتکردنی خەڵکی سنوورەکە. زیادە ڕۆی ئەگەر هەر بڵێ نەکراوە کراوە، بەڵام بە زووتری کات لادرا. ئەو زیادە ڕۆیانش کە ئەکرێ لە دەرەوەی سنووری شارەوانیەوە. خۆشتان ئەزانن بەپێی یاسا و ڕێنمایەکان دەرەوەی سنووری شارەوانی لە دەسەڵاتی ئێمەیان نییە، بەڵام ئێمە نەمان هێشتووە لیژنەی تەجاوزاتمان هەیە، نەمان هێشتووە زیادە ڕۆی بکرێتە سەر سنووری شارەوانی. سەبارەت بە داهات ئێمە نزیکەی 60 دوکانمان هەیە، ساڵانە بەکرێ دەین. داهاتەکەشی ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. نزیکەی 200 خانی حکومیشمان هەیە. ئەم خانوانش ساڵانە بەکرێ درێتە هاوڵاتیان و داهاتەکەشی بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە. سەبارەت بە زەوی و ڕوکن و زەوی نایاب، هەڵکەوتەی سنوورەکەی ئێمە وایە کەوتۆتە ناوچە جێناکۆکەکان، بۆیە ناتوانندرێ هیچ ئیجراعاتێکی قانونی و ئیداری لەگەڵ ئەو زەویانەیە بکرێت، چونکی تاقۆکەی تا ئێستا بە ناوی وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە نییە. سەبارەت بە گەشت و گوزار لە سنوورەکە لە وەرزی هاوینان و بەهارانە گەشتیارێکی زۆر ڕووە کاتە سنوورەکەی ئێمە بە حکمی ئەوەی دوو پارچی گەشتیاری گەورەی لێیە کە ئەڕوانە سەرزەی بچوو. ئەمەش داهاتێکی باشە بۆ خەڵکی سنوورەکە و لە کاتی عوتڵەکانە ڕۆژی وا هەبووە نزیکەی 5000 گەشتیار هاتوونەتە سنوورەکە. هەڵبەتە کێشە و گرفتی ئێمە هەم لە ڕووی ئامێرەکانەوە، هەم لە ڕووی باخچەکانەوە، هەم لە ڕووی پێشینەی مانگانەوە. لە ڕووی پێشینەی مانگانەوە پێشینەی ئێمە 850,000، ئەمەش بەشی مەسرفاتی شارەوانی ناکە. لە ڕووی باخچەکانە وەکو پێویست نەمانتوانی خزمەتی باخچەکان بکەین، ئەوەش بە حکمی ئەوەی پارە نییە. ئامێرەکانیشمان ئامێری شۆفڵمان نییە، گەڵابەمان نییە، باقی ئەو ئامێرانەی تر کە پێویستە بۆ خزمەتکردنی خەڵک. ئەم ئامێرانە نییەوە هیوادارین لایەنە پەیوەندیدارەکان حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای چارەسەرکردنی قەیرانی دارایی بتوانێت چاوێ بە شارەوانەکان بەخشێنێتەوە و ئامێری پێویستیان بۆ دابین بکات. من اسماعیل سەلیم، نوێنەری شارەوانی خاڵخاڵان.
لەسەر لانی جێبەجەکاری کۆمپانیای کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لە سنوورەکەماندا. لانی جێبەجەکاری کۆمپانیای کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لە سنوورەکەماندا لە ساڵانێکی زۆرەوە بۆ ماوەی 3 بۆ 4 ساڵ دەچێت لە منطقەیەدا بوونی هەیە، بەڵام لە سەرەتای دەست بەکاربوونیانەوە کارەکانیان زۆر بە ڕێکوپێکەکەی دەڕۆیشتە ڕێوە. بەڵام لەم دوایانەی کۆتاییدا و لە مانگەکانی کۆتایی ئەم ساڵدا کەم و کوڕی بە ئیشەکانیانەوە دیارە. یەکەم ئەوەی کە سەلامەتی کرێکار و پێداویستی و کرێکارەکان لە هەمان کاتیشدا دانەپۆشنی تەمرەکە و هەم ئامریکانیشان وەکو پێویست نیە چەند جارێک ئاگادارکردنەوەمان بۆیان ناردوو ئەوانیش بە گوتەی خۆیان و بۆ قسەی خۆیان دەڵێن ئێمە شایستەداریەکانمان بۆ جێبەجێ ناکرێت، بۆیە داوا لە لانی پەیوەندیدار دەکەین کاوەڕێک لەم لایەنە بدەنەوە تاوەکو لایەنی ژینگە کە لایەنێکی سەرەکیی ژیان و ژیانە تاوەکو سنوورەکەمان بەو شێواز و تەندروستەیە کە هەمانە لە ساڵەکانی زووتردا بەو شێوازە ببینێتەوە. لە هەمان کاتدا ئێمە چەند باخچەیەکمان لە سنوورەکەماندا هەیەەوە چەند باخچەیەک لەلایەن کۆمپانیای جێبەجەکار و ئاو دەدرێتوانەی کە لە دەروی سنوور شارەوانین کەوانی کە سیاجیان نییە. حەود باخچەمانەیە لەناو سنوور و دەروی سنوور شارەوانی وە بەکۆی گشتیە و پاخوانانی کە هەمانە 12 باخەوان دەبێت. لە هەمان کاتدا ئەو باخەوانانی کە ئێمە دەمانەوێت بەرهەمێنان و دەستی بژانەوە لە ناو باخچەکاندا بکەین بەهۆی ڕۆیشتنی تەمەنی باخەوانەکانمانەوە وای کردووە کە ئێمە ئەو داواکارێنی هەمان بەرامبەر بە باخچەکان و جێبەجێکردنیان تا ڕادەیەک وەکو پێویست نیە بەهۆکاری ئەوەی کە باخەوانەکانمان زۆر جارەیە بە تەمەنا دەڕۆن و کە خانشین دەبن لە جێگای ئەو دامەزاندن نیە کرێکارەکانمان کەم بوتن، بۆیە داوا لە لایەنی پەیوەندیدار دەکەین کە لە هەلی دامەزاندن بۆ سنوورەکەمان بکەنەوە تاوەکو شارەوانیەکەی ئێمەش بێبەش نەبێت لە هەلی دامەزاندن بۆ گەنجانی سنوورەکەمان. بەڕێزانەوەی کە بینیتان بوو دەقی راپۆرتێک بوو لە سەرۆکاتی شارەوانی خاڵخاڵان کە سەر بە بەڕێبەریاتی گشتی شارەوانەکانی سلێمانیە. بێگومان شارەوانی خاڵخاڵانی وەکو هەموو شارەوانەکان بەدەرنیە لە کێشە و گرفت و کەموکۆڕی لە هەمان کاتدا چەندین پرۆژەی خزمەتگوزاری لەم شارەوانی ئەنجام درراوە. تا راپۆرتێکی تر هەموو لەکتەم بخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ.